بەپەی ڕێنمایەکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە 24 دەرچووە هەر هاوڵاتیەک یان هەر کەسێک کە لە نێو هەرێمی کوردستان بژێ و هاتوچۆ بکە بێتە ناو خەڵک پێویستە دەمامک ببەستێت بە پێچەوانەوە تا 20,000 دینار و دوکاندارش لە 150,000 بۆ ملیۆنێک دینار سزا دەدرێت. ئێمە هەوڵ دەدەین بزانین کاریگەری ئەو ڕێنمایە چیە لەسەر بازار لەسەر ژیانی خەڵک ئەم ڕێنمایە چۆن جێبەجێ دەکرێت. پۆلیسی ڕێکاری کە لە دواوەی منن ڕۆژانە لە کاتی دەرچوونی بڕیارەکە ڕۆژانە لەگەڵ هاوڵاتیان مامەڵە دەکەن بێگومان کۆمەڵە گرفتیان ڕوبەڕوو دەبێتەوە گەنجێکەیە خەڵکێکەیە دەڵێ کاکە پارەم پێ نییە دینارێکم پێ نییە چۆن ئەوانە مامەڵە لەگەڵ ئەو کەسانە دەکەن دوکاندارەکان بە شەشیان دەڵێن کاکە وەڵای ئێمە گرفتمانەیە لەگەڵ دەرچوونی ئەو ڕێنمایە بازار چۆڵ بووە من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم کێشەیەدا. یعنی ئەوە دەزانی بازارم بەستاتی باشید ئەو ڕێنمایە دەرچۆ دەرێن هەر کەسێک بچێ 20,000 غەڕامەیە سزا دەدرێت و بۆ نەدوەستاوە کاکی والله ڕاستی ئێستا بۆ نەدوەستاوە لەبیرت چوو ناوەڵە بیم یان بڕات بە دەمامک نییە دەت بەێ وڵە بڕامان پێ دە دەمامک دەگەڕێت والله یەک دەرزن پێ ناو سیارە بە سیارەم هاتلە سیارەت عاتڵە بەس ئێستا تو 500 لە دەستە و دەڵێ دەمامک نییە بەس دەمامک هەیە بزانم لە وڵای لە دوو دەگەڕم لەو سەری ڕا نەبوو بکڕم لە بازار کەمە هەر لەو لە ڕێزیاتم نەبوو بکڕم نەبوو باشە سەبارەت بە ڕێنمایەکە چ دەڵێ تۆ واللهی پێت باشیان پێم باشە بەخۆم گرتیتم گرتیتت بەخۆم گرتیتم بەریدایم ینی ڕێنمایەکی باشە 20,000کەش کەم نییە هەندێک دەڵێن کەم هەندێک دەڵێن هەر نەبا باشتر بوو بەخۆی لۆ هەندێک کەسی باش نیە دەبینی باری دارایی باش نییە زیاترە تعلیمات دەچێت نابی بێکە مامە بگەڕێت هەموو هاوڵاتی دیپا باش ئەتو کەس توش کۆڕۆنە نەبووە نەخێر الحەمدلله کەس توش نەبوو لە ناو ماڵی خۆت نەخێر ناشترسێ لە کۆڕۆنا دەڵێ من کەسم توش نەبوو و کۆڕۆنەش تەسیرم لێ ناکە ناوەڵم مەسلەکەەوە نییە ها بەسکە مانجی زارێک دوو مانگزارەکە هاتی مە شارێکە ناپی ڕێنمایەکە دەبێ تو 20,000 دیناری عراقی غەرامە بدەیت بەخۆمانەوە دەمان پێێتە بدەین پێت نییە؟ نەوەڵە پێم بڵێ ئەو ڕێنمایە کە سەبارەت ئەوەی دەمامک نەبەستێ سزا دەدرێت تەسیری لە بازار کردووە بڕیارە باشە ئەی چی بکەین بۆی خۆمان بپارێزن ئەی حکوومەت چی بکانی ئێستاوە ڕێژەکە ڕۆژ لە دوای ڕۆژ هەر لە مەترسیدای هەروە زیاد بەس هەر هەولێر نییە ینی بەسە برێن بەس کوردستانیە هەموو جێک هەموو وڵاتە گرتیتی بەس هەر کەسە یان لە لای خۆی تۆ لەگەڵ ڕێنمایەکەی یان نا با چۆنی باشی لەکەیەکەوە تۆ دەمامک دەبستی وڵا لە مێژە لەو ڕۆژیوا کە ئەو قرارە دەچوە لەو ڕۆژیەوە قەرارەکە دەرچوو پێشترە تو دەمامکن نەدەبەستە وڵی دەم بەستاکە کامرم بەس ئێستا ناچاریە ئەدی خەڵک ئێستا چۆنە پاشڵی خەڵکی زۆر باشە دەمامک دەبستی باشە باشە پێ باش بوو یان خراپ وڵی زۆر باشە لەگەڵی دای باش بوو تۆ دەڵێ چی تۆ دەڵێ چی لەبارەی چوە ئەو دەمامکە ئێستا تۆ خۆت دەپارێزی و خەڵکیش دەپارێزی خەڵکێک دەڵێ کورە کاکە زەڕور نییەوە چیەوە ئەو دەمامکە پارە کۆکردنەوەیە وڵی عسب سخەیە ئەمن پێم زەروریە بەستێ پێت زەروری ینی تۆ ئەگەر کەسێک ببینی دەمامک نەبەسێت پێت ناخۆشە دەڵی کاکە بۆ ئەرە وڵا بەڵکمەوە نەخۆشیێ نەقلی خەڵکیتان ئەمن نەقلی شکستم لۆ توش بووە تۆ ئەمن ناوەڵی کەس و کاباش دوو کچم توور بووی دوو کچی خۆت توش بە سابوون خێرە دوو دەمام کرد بەستاوە والله کاکە لە بە بەڵایە چوها هەیە لەو دنیایدا چۆن خێر نییە ینی مەسەلەکە پارەکە نییە لە ترسی 20,000کە نییە نا 20,000کە قیمەتی نییە بە قوربانی چاوت مەگە قیمەتیە با ئەو خەڵکە ئەوە بەبێ دەمامک نەدەگەڕا بە قوربانی چاوت بوو بە تۆ ینی بەجددی لە کۆڕۆنا دەترسێ ئەرێ والله باش ئارە وڵا بەجددی لە کڕونا دوو دانەشت بەستاوە ئەو فەرمو دوو دانم بەستە خۆی پێویستە خەڵک وشار بکرێتەوە بەڵام وشاری لەوە زیاتر هەموو میدیاکان
ینی بەڕاستی زۆربەی زۆری کەناڵەکان میدیاکان بە تایبەت کەناڵی ئێمە دەڵێ کاکە خۆتان بپارێز زادەبی ئێمەش ڕاچاوی ئەو بکەین باشە لەگەڵ ڕێنمایەکەی تۆ ئەکیت پێت باشە ئەکیت پێم باشە حەز دەکەی ئەم ڕێنمایە بەردەوام بێت زۆر باشە ئەو ئێستا خەیاتمانەوە لە ماڵە کوتەر بن ئۆکسسیینە دێشکەمانە ئەوش ئێستاوا لە بن ئۆکسسیینە لە بن ئۆکسسیینە خەیاتە پابەند نەبووە وەزیەوە خراپە یعنی ئێستا ئیشانە قوتاری دەبێت بە زەحمەتش باشە سەبارەت بە سزاکە 20,000 زۆریان کەمە زۆر کەمیشە 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 ئەگەر بە پابند بیت سزا تون بکرێت لە بۆ ئەوی پابند بە هەموو ئەوە حتا شەڕیش ئەوەی شەڕی کرد بە خرامە بکرێت کە شەڕیش باشە کەوایە ینی مەسلەی سزا بەشێک لە هاوڵاتیان کە قسە بۆ ئێمە دەکەن دەڵێن سزاکە وەکو پێویست نیە باز زیاتر بکرێت هەرچەندە سزاکە وەکو وەزارەتی ناوخۆ باسی لێوە کردووە لە سەدا پەنجای بۆ لایەنی پەیوەندیدارەکە ئیجرعاتەکە جێبەجێ دەکات لە سەدا پەنجای پارەکەی تر بۆ چێە بۆ وەزارەتی تەندروستیە پێداویستەکانی پزیشکی دابین بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا یعنی لە زۆربەی وڵاتانی دنیا پارەیەکی یەکجار زۆر وەردەگیرێت بۆ نمونە لە ئیسپانیا 600 یۆرۆ بۆ هەر کەسێکە ئەو دەمام کە نەبەستێت پابند نەبێت پارەی لێ وەردەگرێت لە ئەڵمانیا 150 یۆرۆ لە زۆربەی وڵاتانی ئەوروپا هەمووی سزایە بەڵام لەگەڵ ئەوەشدا گرفتی ئەوە هەیە کەسێک دەڵ پابند نییە پێ دەڵێ کاکە ئیجرعاتی لەگەڵ دەکەی وەستەکەی بۆ دەبرتەوە دەڵێ پارە دەڵێ بەخوای 250 دینارم لە گیرفانیدایە با بزانین ینی ئیجرعاتەکان بە چ شێوەیەک دەکرێت لەگەڵ ئەو کەسانەی کە پارەیان نییە ئایا ئەوانە دەست بەسەر دەبن دەگیر دەکرێن چەند کاتژمێر دەمینێنەوە چۆن دەبێ چۆن نابێت دەمام بە چەندە 250 دینار بله باشە ئەوەش بەت ئەوە فەرقینی هەمووی ڕووباک ئەسلی و عادیان نییە ناوڵە کوالیتی هەمووی وشیە باشە ئێستا بازارەکەت چۆنە لە دوای ئەو ڕێنمایی کە دەرچووە زیاتر خەرە سەتانەوەتی ڕێنمایەکان جێبەجێ دەکات جێبەجێ دەکات یانی ئەو خەڵکەی دێ دەڕوات تۆ دەیان بینی دەیبەستن زۆری سەتانەوەتی باشە دای حاجی تۆ دەمامک دەبەستی ها باشە دەمامک بەستان چ بکەن لەبەر ئەو نەخۆشەی دەبیت بستن لەبەر نەخۆشیەکەیە لەبەر سزاکەیە ناوەڵە من لەبەر نەخۆشەکەی لەبەر نەخۆشی بەڵام ئێستاش هەندێک کەس دەڵێ کاکە من نابستم جیلی نییە توسییان پێ دەڵێت ناوەڵە دەبیت بستن دەبی بەس ئەو نەخۆشەی یعنی نازانی هەندێک پێ دەمری هەندێک چا دەبی ئەو جێت دەبی خۆت بپارێ کە سوکارت کەس توش بووە خۆ توش بووی کە سوکارم توش بوو مردیشە جانیانەدا وەفاتیان کرد بەفاتیان کرد ئێستا تۆ من توش نەبووم بەس کوڕەکەم توش بوو ئەزلم کرد چا بووە چا بووە کەوای تۆ دەڵێ تکایە گەنجینە خەڵکینە خۆتان بپارێت ئالێ وەڵا دەبی خۆیان بپارێزن وەڵام من دەبەستم بەس زانیانت بەستێلونن والله شمێ بەخۆشم تاوانیمە والله کۆخەم تاوانیە کە پشتم تاوانیە یعنی پشیت ناتان پشتەنگم کاکە بەخۆم لە مەتامی ئیشەکەم لە مەتامیش نابەستم واقعیت پێ بڵێ مەستا لێرە شمێ دەسمڕۆ پشتێ بەستم ناتانم نەخۆشی نەخۆشم ناتانم باش ئێستا وان دەڵێن دەبێت تووشی سزابیەوە ئەزە کۆ بگیرێم لەس ئەوەی بەس نابەستم ئەخر کاکە ئێستا تۆ چێ ناڵێ کۆڕۆنە ئەم کۆڕام نییە ئەم چۆن دەزانی زەرگەکەم کاکامەران ئەمە مانجی 6 گرتم بەڵێ بەرمدا تاو ناگرمەوە لەوەی دڵنیا بە ناگرمەوە خەڵکی دیکە کوورە ئەو گەنجانە و پیرێژن و بە ساڵات چوانە نابینی پارێ باش ئەم چ لە 5 میلیۆن کەس چی لێ بکەم کە تێنەگا وایە هەیە نابەستی وایە هەر کەسە و قەناعەتەکە ئێستا تۆ ئەوە بووتە ینی کەلتور لە هەموو دنیا ڕێکخراوی تەندروستی جیان دەرێت تکایە ببەست زۆربەی کاتیش لە بەرکمە بەخۆی ئێستا لە بەرکم نییە ئەگەنا زۆربەی کات لە بەرکمە ئێستا چ دەکەی ئەوە ئێستا دەڵێن 20,000 دینار قەڕان دەوا دیگە پێمان نەبی زۆربەی ئەو کەسانەی کە لە نێو قەیسەری هەولێر بازاڕی هەولێر پابندی ڕێنمایەکە نابن گەشتیارن گەشتیاری دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوانەی کە عەرەبن وەکو گەشتیار دێنە نێو هەرێمی کوردستان ئەوان پابند نابن ئاگاداری ئەوە نین چووکە لە زۆربەی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەم جۆرە ڕێنماییە نییە ئەوەی کە من دەمەوێت قسەی لەسەر بکەم زۆر جار کەسێکی کاسبکار کەسێکی گەنج کە قسەی لەگەڵ دەکەی دەڵێ کاکە ئەو پارە 20,000 خەڵکێکی زۆر پۆلیس بەباشی ئیجرعاتەکە دەکا لەبەر ئەوەی پارە بۆ خۆیانی تێدایە لە 150 دەچێتە گیرفانی ئەوان لە 150 بۆ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە من بە دوواداچوونم کرد لەسەر ئەم پرسە تاوەکو ئێستا یەکێک لەو پۆلیسانێکە ئەم ڕێکارانە
دەگرنە بەر ڕۆژانە ڕێنمایی دەدەنە هاوڵاتیان ئەوانەی کە پابەنین سزایان دەدەن دەڵێن تاوکو ئێستا 1 دیناریشمان وەرنەگرتووە واتە ئەو مەفهومە تاوکو ئێستا ڕاز نییە کە دەگوترێت لە 150 بۆ ئەو پۆلیسەیە کە ئیجراعات لەگەڵ کەسێک دەکات لێپرسینەوە لەگەڵ کەسێک دەکات پارەکە ئەو پارەیە کە وەردەگیرێت دەچێتە قایم قام دواتر بەپێی ڕێنماییەکان ئەو پارەیە بۆ نەخۆشانی کۆرۆنا ئەوانەی کە تووشی کۆرۆنە بوونە بەشێکیش دەدرێتە لایەنی پەیوەندیدار کە ئەم ئەرکە جێبەجێدە. کاکی من ماندوو نەبن باشن جانەکەم دەمام کرد نەبەستەوە بوو والله کەمامان بەسیتەوە بەستە دوکان تازە هاتمە لێگانە لە بەوەی باشە بەعەجلە هاتمەوە هەرچی دەبینم دەڵێ تازە لە لێم کردەوە مەوزوع دوکان مەبەستم چی تێدەگەی لەسەر ئەوە ئێستا ڕێنمایەکان باش جێبەجێ دەبی بەڵێ والله دەگەڵ خەڵک پابەند دەبی بە کەمامە والله دەبی زۆش باش پێت باشە لەگەڵ ئەوەی کە بەوەردەوام بی بەردەوام بێ بکەمام تۆ لە دوکانت هەیە دەما هەیتم هەیتت بەدەستات تازە دوکانماندانە لە بەوەی بەعەجلە هات تۆ بە زەڕوری دەزانی ئەو بەزۆگە دەزانم دەمامک دانەی بە چەندە 250 ئەتو بۆ خۆت حەز دەکەی دەمامک بەستی ناوەڵ حەز ناکەی لە کۆرۆنەش ژێم دێشی ئێرە دەخورێ چیەوە ینی بێزاری کردی ئەرێ وڵە بێزاری ئەخر بەس لە هەموو دنیا وایە لە ئەڵمانیا وایە لە بەریتانیا وایە لە وڵای ئەو نەخۆشیە گەورە بەوەی بڕوە هەرچ نییە مستحیلە دێگۆ دەستی بشێ ئێستا دەری ئەوەی لە بەرکەوت یاوە کەس بڕوای نیە باشە تۆ دەڵیت تو هاوڕای لەگەڵ قسەی و برادەرێک وڵی کەمامە بلێم شەشی ئەوها بلێم دەگەڕێنەوە زەحمەت چکە لێ چەند هزار چکرێتەوە بایرۆس بەس کاکەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ ینی لە وڵاتان دەڵێن 600 یۆرۆ غەڕامەیە بزەبێت خۆ من شەچی خراپ پێم خراپ نییەوە شەچی باشە بەس ئیزعازت دەکات جێەکانت ئەو بەبەردەوامی ئیزعاز دەکات بەبەردەوامی ئیزعازەکە بزەبێت یعنی تۆ لەگەڵ ئەوە نییە ئەو لەگەڵ ئەو ڕێنمایەنی بەو حسابە بێت بزەبێت ڕێنمایە نازانمە بەوە بگەڕێنەوە زۆر باشە یعنی خۆم پێم ئەوە نییە چکە من بابم توش بووە داکم توش بووە بەڕاستی ینی مەسرۆفش باشە ئەگەر ڕێنماییەکە ئێستا ئەگا و بڕیارەی وەزاتی ناوخۆت دەری کردیە هەڵوەشێنرێتەوە تۆ پابەند دەبی پێی یانی دەمامک دەبەستی بە خۆت بەویستی خۆت نابست بەڵام تۆ لەبەر ئەوەی کە ئیزرات بزەبێت لەبەرەوەی پێم بڵێ تۆ لەسەر بەستانی دەمامک تێگەیشتن چۆنە پێت وایە ئەم ڕێنمایە یانی شتێکی باش خەڵکێکەیە دەڵێ کاکە من جێم پێدێشی چوزانم دەڵێ پێدێشی لاستیقەی لە پشتەوە دەبەستیتن تاسی لە جۆش ناکات یانی بیانوەوە ئەوە شتێک چارە نەبێت لەناو کورد بەس مردن چارە سەر نابێت ئەوی دیکە هەموو شتێک چارە سەریە ئەو لە خۆمانە خۆ بەس لە خۆی نییە هەمومان سووری لێ وەردەگرین کاکە خوانەکەداوە تا یەکەک دەستە شوێنەگەیەکە چی دەگریتن ئەوە چێ زەرەر هەمومان زەرەرمەند بوون ئەگەر هاتوو پابند بین لەسەر ئەو ڕێنمایانە ئازازی خۆمانە هەمومان ئەرێ وەڵڵە ئێستا دەبینیم شخصی نابەستە دەی تو 20,000 دیناردانراوە پێت زۆریان کەمە واللهی لەلایەکی ئێستا وەسعایە لەگەر ئەو وەسعینیمە چکەلۆ ئەوڕە پارە نییە کاکامەران پارە هەبایە خەڵک بە چاوی بەڵام باشتر نیە دەمام کێک بەستی غەڵەمە کارتۆنێک بە چەند دەکات دیناربی غەڵەمەکە 5,000 دینار بە ڕسوماتەکە ئەوە خەڵکەکە ئەوە کەم بکرێتەوە 20,000 زۆرە چونکە خەڵک نیتی جێبەجێکردنی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ بێگومان لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە جیاوازی هەیە بۆ نمونە سنتەری شاری هەولێر ئیجراعاتەکان توندن لە دەوروبەری جیاوازە لە سلێمانی لە دۆهۆک لە ئاکرێ لە هەر شوێنێک یانی جۆرە ئیجراعاتێک هەیە ئەوانەی کە لێرە دەست بەسەر دەکرێن لێپرسینەوەی لەگەڵدا دەکرێت ئایا ئەگەر پارە نەدات ینی سزاکە دەڵێ 20,000 بۆ هاوڵاتی 150,000 دینارەوە تا ملیۆنێک بۆ خاوەن دوکانە ئەگەر پابندی بڕیارەکە نەبێت ئەگەر پارە نەدات چی دەبێت ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ قایمقامی هەولێر قسە بکەین با بزانین تاوەکو ئێستا چەند کەس ئیجراعاتی لەگەڵدا کراوە و
ئایا ئیجرراعاتەکان لە سەرانسەری هەولێرە بۆ لە هەندێک شوێن تونترە بۆ لە هەندێک شوێن تا ڕادەیە و چاوپۆشی لێ دەکرێت. پاش دەرچوونی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ تا ئێستا ئیجرراعاتان لەگەڵ چەند کەس کردووە لەگەڵ چەند خاوەن دوکان کردووە. بەیانی ژمارە 52 وەزارەتی ناوخۆوە گەوردیەوە لە ناوەڕۆکی بەیانەکەی جەخت لە بابەتی خۆپارێزی دەکاتەوە ئەو بەیانە لە 18 خاڵ پێکات و دوا بەیانە جەخت لە ئیزراعات وەرگرتن بەرامبەر ئەو کەسانە دەکاتەوە کەوا جێ بە تەندروستی گشتی نادەن کەوا بێپاکن کەوا سەلامەتی هاوڵاتیانیان لەلاگرنگ نیە خۆیان ناپارێزن دەوروبەریان ناپارێزن ئەوەی ئێمە وەکو حکوومەت داوامان لە هاوڵاتیانە تەنها بەستانی ماسکە هەروەها جێبەجێکردنی ئەو ڕێنمایە تەندروستیانە کە لە هەمووی گرنگتر ئەوەیە قەرەباڵغی دروست نەکەن خۆیان بپارێزن دەوروبەریان بپارێزن ئەویتر هەموو ئاسانکاریەک بۆ هاوڵاتی کراوە شوێنەکان هەمووی کراوەیە هاتوچۆ لە نێوان شارەکان کراوەیە لەگەڵ وڵاتانی دراوسێ هاتوچۆ هەیە و کەوای هەموو ڕێشوێنەکان کۆکراوەتەوە لەسەر بەستنی دەمامکێک ئەرچی هاوڵاتی تەنها بەستنی دەمامکە و دروست نەکردنی قەرەباڵغیە ئەوی تر هەمووی ئەرچ حکوومەت زۆر بەڕێک و پێچیش ئەرکەکان جێبەجێ کراوە. باش ئێمە لەگەڵ پۆلیسی ڕێککاری بووین لە نێو شاری هەولێر بینیمان لێ پرسیینەوە دەکرا لەگەڵ هاوڵاتیان بەڵام لەگەڵ ئەوەشدا تاوکو ئێستا ژمارەیەکی بەرچاونی ئامارێکی بەرچاونی ئیجرراعاتان لەگەڵ چەند کەس کردووە هاوڵاتی چۆن سزا دەدرێ خاوەن دوکان چۆن سزا دەدرێت. ئێمە ئێستا کە باسی ئیزراعات دەکەن احتیمال لە هەندێک کەس بە شێوەیەکی تر سەیرەوە بابەتە بکەن بە لێکدانەوەی جۆرا و جۆری بۆ دەکەن لە کاتێکدا بە هاوڵاتیان با ئەوە بزانن کەواو ئیزراعاتانە لە بەرژەوەندی ئەوانە ماسک 50 دانەی بە 2500 دینار زۆر دەگاتە 3000 دینار بەڵام بە هاوڵاتی بیرلەوەی بکاتەوە خوا نەخواستە ئەگەر تووشی ئەو ڤایرۆسە بوو چەندی پێویستە چەند پارەی پێویستە بۆ چارەسەری ئەگە یەک کەس 500,000 دیناری زیاتر پێویستە تاکو تەواو دەبی تاکو ڤایرۆسەکەی زاری واشێ زۆر زیاتریشەوە بەلایەنی کەم ئەگەر هاوڵاتی ماسکە بەستی باوەڕکە خۆی دەپارێزی دەوروبەری دەپارێزی بۆیە ئێمە دوودڵنینە لە وەرگرتنی ئیزراعات بەرامبەر ئەو کەسانەی کەوا ماسک نابەستن ئامانجی ئێمە ئەوەیە کەوا هەر هاوڵاتیەک لە ماڵەوە دێتە دەرەوە ماسک بەستی تا دەگەڕێتەوە ماڵەوە ئەو کادێمە بۆمان بە دیار دەکەوی کە تەسیریەکەی چەندە ڕادەیەکدا دەبێت. زۆر باشە لە سنتەری شار بینیمان خەڵکێکی زۆر پابند بوو دوکاندار هاوڵاتی تەنانەت هەندێک گەشتیار بە تایبەت ئەوانەی کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دێن ئەوان پابند نەبوون دواتر ئیجرراعاتیان لەگەڵداکرا. پرسیارەکەی من ئێرەدا ئەوەیە سنتەری شار پابندێکی زۆر دەبینرێ بەڵام لە دەوروبەری هەولێر لە هەندێک شوێن تەنانەت لە شارۆچکەیەک بۆ شارۆچکەیەکی دیکەش جێبەجێکردنی بڕیارەکە وەکو پێویستنی ئەو بڕیارە بۆ هەموو کوردستانە پێویستە چۆن لە سنتەری شاری هەولێر کە خۆت باز دەکەی کە پابندبوونێکی باشەیە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان ئەو پابندبوونەیەبی بەو ڕێژەیە بێ لەبەرەوەی ڤایرۆس کۆرۆنە تەنها لە ناو سنتەری شار نیە لە هەموو شوێنەکانەیە لە هەموو جیهان هەیە بۆیە هیوادارین کەوا بگەینە ئەو ڕادەی کەوا ئێستا سنتەری شاری هەولێر چۆنە لە هەموو شوێنەکانی تریش وابیتن ئێمە لژنەکانی ئێمە بەردەوامن لە وەرگرتنی ئیزراعات چەندین لایەنیش ڕاست پێدراون بۆ وەرگرتنی ئیزراعات یاخود سزادانی ئەو کەسانی کە ماسک نابەستن قایمقامێتەکان سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکەن لایەنەکانی تریش کە ڕاست پێدراون وەکو شارەوانی وەکو پۆلیسی هاتوچۆ وەکو پۆلیسی ناوخۆ لە ڕێگای بنکەکانی پۆلیس ئەوانە هەمووی ڕاست پێدراون بۆ وەرگرتنی ئیزراعات. باش ئەوانەی کە پارەیان نەبێ یاخود ئامادە نەبن پارە بدەن دەست بەسەر دەکرێن یاخود ئازاد دەکرێن. ئەمە باسم لەوەی کردکەوە ئامانجەکەمان غەرامەکردن یاخود کۆکردنەوەی پارە نیە ئامانجی ئێمە ئەوەیە کە ماسک ببەستی ئەوانەی پارەیان پێ نەبی یاخود ئیمتیناع بکەن لەوەی کە پارە بدەن ئەوە ئێمە قسەیان لەگەڵ دەکرێ و بۆ چەند دەقیقەوە بەڵێ ماسکە چیان پێ دەدرێتن بۆ ئەوەی بیبەستن دەبی ئەو کەسە بگاتە قەناعەتکەوە دەبی ماسک ببەستن لە هەموو وڵاتانی دنیاش غەرامەکردن هەیە شتێکی زۆر ئاسایی و زۆر نۆرماڵە ئەگەر سەیری ڕێژەی پارەکان بکەین لە
وڵاتانی دەوروبەریش دەبینە ڕێژەکەی چەند زۆرترە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین کە جێڕایەلی ئەو بانگەوازانەی مەبن وەکو حکوومەت کەوا ئەو ڕێنمایانەی کە هەیە کە بۆ بەرژەوەندی ئەوان دەرچوە جێبەجێی بکەن غەرامەکردنەکەش لە بەرژەوەندی ئەواندایە. دکتۆر ئێوە بۆ وەزارەتی تەندروستی بەردەوام هۆشیاری دەدەن بەخەڵ دەڵێن دۆخەکە لە مەترسیدایە هاوڵاتیان دەبێ پابەندی ڕێنماییەکان لە 24 دەوە بڕیاری وەزارەتی ناوخۆیە و داواکاری ئێوە بوو کە ناچارن هاوڵاتیان دەبێ بێنە شوێنی گشتی دەمامک ببەستن چ گۆڕانکارێک بەسەر ئامارەکان هاتووە ئێستا دەبینین هەر ڕێژەی مردن ڕێژەی توشبوون هەر وەکو خۆیەتی ئەگەر زیاتر نەبوو بێت. کاک کامەران مەسلەی دەمامک مەسلەی حتمیە یعنی ئەوە تەنها چارەسەرە لە بۆ کۆڕۆنا یعنی ئەمە بەس قسەی منیە وەکو وەزارەت تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئێمە دائیمەن تەرکیزە سەرەوە دەکەینەوە چکە کۆڕۆنا چارەسەری نییە یعنی ئەوەی کە دەکرێت هەمووی تەنها چەند وەسایلێکی هاوکاریە لە بۆ ئەو کەسانەی کە تووشی کۆڕۆنا دەبن نەگەن بە حاڵەتی مەترسیدار وەگەر حاڵەتی مەترسیداریشمان کەم بێتەوە ئەکید ڕێژەی مردنیش کەم دەبێتەوە و ئەو بڕیارانش کە پێشتریش درانەوە ئێستش ئەکیدی لێ دەکەینەوە خۆڕێنمایەکانی شەر نەگۆڕدرایە یعنی ئێمە لە سەرەتای مانجی سێوە تاوەکو ئێستا ینی هەر هەمان ڕێنماییە بەڵام مەسلەی کە جەنابەت باز دەکەیت توندکردنی ڕێنمایەکانە چونکە ئەگە تەمەشامان دەکرد بەڕاستی شتێک نەمابوو بە ناوی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان یعنی ئەو هەڵسوکەوتەی کە خەڵک دەیکرد چونکە بەڕاستی فترێکی زۆر باش پابەند بووین ئێمە ئەو پابەندبوونە وەکو خۆی نەبوو ئێستا باشتر بووە ئێستا باشتر بووە ینی تا ڕادێکی باش ناتوانانی برێن ئەمە تموحیمەیە وەکو وەزارەتی تەندروستی بەڵام تا ڕادەیەکی باش خەڵک ینی دەبینین ینی پابەندە هەتا دام و دەستگاکانیش کێشەمان لەگەریان هەبوو ئێستا پابەندبوونێک دەبیندرێ لە ڕووی دەمامکەوە باشە بۆ دەمامک دکتۆر بۆ دەمامک ینی بە گرنگ دەبیندرێ خۆ من دەزانم کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بازدەوە دەکات دەڵێ ڤاکسینی ئێستا تەنیا ئەو دەمامکەیە بەڵام هەندێک کەس بڕوای پێوە نییە دەڵێ کاکە ئەم دەمامکە خەڵکێک هەیە بۆ 2 ڕۆژ بەکاری دێنێ یەک دەمامکە بەردەوام لە گیرفانیەتی بەردەوام بەکاری دێن بەڕاستی ینی ئەم دەمامکە مرۆڤ دەپارێزێ بە ئەکیدی و هەتا پزیشکانی پسپۆ باز لەوەش دەکەن یانی ئەگەر مەسلەی دەمامک ینی هەتا ئەگەرە تو تووشی ڤایرۆسەکەش بی ڕێژەیەکی کەمتر لە ڤایرۆسەکە دەچێتە لە شت ینی خۆششەرنی ئەمە دەمامک ببەستین و تووشی ڤایرۆسی کۆڕۆنا نەبی بەڵام مەسلەکە ڕێژەیە هەتا تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە لە ناولەش کاریگەریەکەی لەوانەیە کەمتر بێتەوە ڕێژەی چوونە ژوورەوەی ڤایرۆسەکە زۆر کەم دەکات ینی لەوانەیە زۆر ینی بە ڤایرۆسەکە بە تەسیری لەسەر لەش زۆر کاریگەر نەبێت وەکو ئەوەی کە خۆت ناپارێزی ئەمە مەسلەی جێبەجێکردنی ڕێنماییەکانی شەر لە بیدایەتەوە ئەوە بە هەڵە لێک درراوە یعنی ئەمە تەرکیزمان لەسەر زیاتر شوێنە داخراوەکان دەکرد ئەوانەی کە هەوا گۆشتێ تێدانیەوە بە تەنسیق لەگەر وەزارەتە معنیەکان کە بەرپرسن لە جێبەجێکردنی ئەم بڕیارانە و ئیدارە سەربەخۆکان لە پارێزگاکان سەرپشکن لە جێبەجێکردنی ئەم بڕیارانە دەبێت هەموو کەس ئەمە بزانی بەڵام ئەمە هەموو ینی شتێکمان و هەنگاوەکانمان کا کامەران لە بۆەیە کە نەگەینەوە مەرحەلەی توتیژی و ناخۆشی لە نێوان بەسەڵاتدایە کە لە شوێنێک دەمامک بەستراوە توشبوون بە کۆڕۆنە کەمتر بێ لەو شوێنەی کە پابەندی بەستنی ڕێژەکە و حساب ناکرێت کا کامەران ئەمە دائیمەن تەقیممان هەندێک مەودای دەوێت ینی هەندێک کاتی دەوێت ینی ناکرێت مەسەرەن برین قوتابخانەمان داخست با بزانی سوێنێ وەزعەکە چی دەبێت ینی پێویستیمان بە کاتە ئەو هەڵسەنگاندنە پاشەوەی کە ڕێنمایەکان تون دەکرێنەوە چەند شوێنێکدا دەخێن کاتمان پێویستە لە ئەوی بڕیار بدەین ئایا ئەمە کاریگەری هەبووە بەڵام مەسلەی سزا وەکو تازەش باسم کرد دامانەوێت بگاتە ئەو ڕادەی ناخۆشیەکەی بێ مابینی هاوڵاتی و دەسەڵات چونکە بەڕاستی هەندێک دەستگا هەیە بەرپرسە لە جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە تەنها ئیشی وەزارەتی تەندروستی نییە ئەمە ئەو هەڵمەتەی هۆشیاری کە لە سەرەتای مانجینەوە مەسەلەن دەستی پێکردو تاوەکو سەر بەردەوامە هەڵمەتی هۆشیاری نیشتیمانی لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی لە هەموو پارێزگاکان بەردەوامە تەنها لەوەیە خەڵک وا لێ بکەین کە ڤایرۆسی کۆڕۆنا خەتەرە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە جیهان تەنانەت لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکە بەرەو زێدەبوون دەڕوات سەبارەت بە ڤاکسینیش وەک ڕێکخراوی تەندروستی جیهانی وەزارەتی تەندروستی باسی لێوە دەکات جارێ پێ ناچێت بەم نزیکانە ڤاکسینێکی تایبەت بە چارەسەری نەخۆشی کۆڕۆنا دەربکەوێت تاکە چارەسەر دەمامکە کە پێویستە هاوڵاتیان لە شوێنە گشتیەکان دەمامک بەکاربێنن
وەکو بەرپرسان لە وەزارەتی ناوخۆ قایمقامیەت باسی لێوە دەکەن ڕێنمایەکانی تایبەت بە پابندبوونی هاوڵاتیان بە بەستنی دەمامک بۆ ئەوە نییە سزا بدرێن پارەیان لێوەربگیرێت ئەمە لە پێناو سەلامەتی و پاراستنی گیانی ئەوانە بێجگە لەمەش هیچ چارەسەرێکی دیکە نییە بۆ ئەوەی کۆڕۆنە لەمە زیاتر تەشەنە و بڵاو نەبێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ